خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک لە شاری هەولێر گردبوونەوەیکی ناڕەزایەتیان ئەنجامدا و تیدا داوایان کرد هەرچی زووە ڕێگەپێدانیان پێ بدرێت بۆ ئەوەی ئەو زەویانی کە وەریان گرتووە بیکەن بە خانوو. ڕاشیان گەیان تاکە داواکاری ئەوان تەنها ڕێگەپێدانی دروستکردنی خانووەکانیانە کە نزیکەی 18 ساڵە پێیان نەدراوە و ڕێگریان لێ دەکرێت خانووەکانیان دروست بکەن. ئەو زەویانە بۆ ماوەیەکی زۆرە ئەوە دابەشکرایە تاکو ئێستاکان هیچ خزمەت هەتا ڕێپێدانیشی نییە. خەڵک لێرکانە بەس داوا ڕێپێدان دەکات، بەس ڕێپێدانمان لۆ بکرێ ئەمە بەسە ئەوەندا بەس ڕێپێدان چەندەها جارە ئەمە خۆپیشان دەکەین، دەچینە داوا دەکەین، دەچینە پێش ئەنجومەنی وەزیران بێزی سەوا دەباتە ئێستاکە سەرمایشە ئەمە چەند ساڵە و عادی ڕاگە بە هیوایەوە بکەینە خانی ئێستا ژەوە لێ ناگەڕێن بەخوای نازانم سەرمان شتێک قڕێ نازانین چ بکەین بەخوا نە پێیمان دەفرۆشێتەوە چکە هەمووی زەرێرە کاکە تۆمە بە پارێکی خالاریمان کڕێ و ئاردانە ئێستا هەر کەس ناشکری چکە درێ خەدەماتی نییە ڕێپێدانی نییە خەڵک عادی بێ خەدەمات بێ ڕێپێدانی لۆسیە یعنی نازانین چی لە بچی بکەین بەخوای. داواکاریەکەمان ڕوونە شتێکی زۆر سادەیە تەنها ڕێگەپێدانە کاکە خزمەتگوزاریشمان ناوێ ڕێگەپێدان من بدەنێ خزمەتگوزاریمان ناوێ هەموو ماتەڵە پێکردنە یعنی خەڵک خافراندنە خەڵک بێسیقەکردنە کاکە لە وڵاتان حکومەت وحدەی سەکەنی لۆ شعبی خۆی دەکات لۆ خەڵکی فەقیر لۆژە کاکە ئێمە هەموومان کرێسین وەڵڵا کاکە دەوەرە مرچی خۆمانە لێ ماگرەبای بکەینە خانوو بەس ڕێگەپێدان خزمەتگوزاریشمان ناوێ کاکە من سابی 8 سەرخێزانیم یعنی لە دوای ئەو مساڵی صاحب خانووەکی نەبی هەرچەندەم زۆر لەمێژ نەکردم بەڕاستی بەس بەعام قسەکەی دەکەم.